سڵاوتان لەبێ بەڕێزان. پێشنیۆڕۆی ئەمڕۆ ژمارەیەک چەکدار هێرشیان کردە سەر بنکەی پۆلیسی ناحەی ڕیاضی سەر بە پارێزگای کەرکووک و شەڕ و پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکان و چەکدارەکان ڕوویدا و بەهۆیەوە ژمارەیەک پۆلیس کوژران و بریندار بوون. بۆ دوجار مەکتەبی سیاسی یەکێتنی نیشتیمانی کوردستان دوایین گۆڕانکاریەکانی ئۆرگان و مەڵبەندەکانی نێو حەزبەکەی ڕاگەیاند. ماڵپەڕی فەرمی پیوکەی میدیای زمانحاڵی یەکێتی بڵاوی کردەوە لە دوا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی کە بۆ ڕاوێژ و بە دۆداچوون بوو لە سێی ئەم مانگەدا کە دەکاتە دوێنێ و لە سلێمانی بەڕێوەچوو ئەو گۆڕانکاریانەی کە پێشتر لە 28 مانگی ڕابردووی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بڕیاری لەسەر درابوو پەسەند کران. وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم لەبارەی پیسبوونی ئاوی شارۆچکەی دەربەندیخانەوە وەڵامی پارێزگاری سلێمانی دایەوە و ڕایگەیاند پیسبوونی ئاوی شارۆچکەکە پەیوەندی بە ئەوانەوە نییە. دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاوی خواردنەوەی دانیشتوانی دەربەندیخان پیس بوو، پارێزگاری سلێمانی لە ڕوونکردنەوەیەکدا هۆکارەکەی خستۆتە پاڵ بەنداوی دەربەندیخان بەوەی نەبوونی هەمانگی لە نێوان ئیدارەی بەنداوەکە کە سەر بە وەزارەتی کشتوکاڵە. لە نوێترین شەپۆلی لە سێدارەدانی زیندانیە سیاسیەکانی کورد سەرلەبیانی ئەمڕۆ شێرک و مەعارفی زیندانی سیاسی کورد لە زیندانی سەقزی خۆڕەڵاتی کوردستان لە سێدارە درا. ئاژانسی هەواڵی کوردپا بڵاوی کردەوە لە زاری پارێزەری شێرک و مەعارفی بڵاوی کردەوە هێشتا بە فەرمی لەلایەن بەرپرسانی زیندانەوە هەواڵی لە سێدارەدانی شێرک و مەعارفی بە پارێزەر و بنەماڵەکەی ڕانەگەێنراوە. وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند قەبارەی هەناردەی نەوتی خاو لە ماوەی مانگی تشرینی یەکەمی ڕابردوودا زیاتر لە 69 ملیۆن بەرمیل بووە. ئاشکراشی کرد کە داهاتەکەی زیاتر لە 7 میلیارد دۆلار بووە. لە لێدوانێکیدا بۆ ڕادیۆ دژلە عاسم جیهاد و تەبێژی وەزارەتی نەوتی عێراق ئاماژەی بۆدا کە مانگی ڕابردوو 69 ملیۆن و 843 بەرمیلی نەوتی خاو هەناردە کراوە بە بەراورد لەگەڵ مانگی ئەیلولدا کە تێیدا 62 ملیۆن و 100 هەزار بەرمیل هەناردە کرابوو. حاکمی بەدەنی پێشووی عێراق ڕوونی کردەوە پێویستە لەسەر ئیدارەی باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا پیشاندانی ڕەزامەندی خۆی بە پێدانی کەلوپەلی سەربازی بە عێراق ببەستێتەوە بە پابەندبوونی نوورمالیکی بەکردنەوەی دیالۆگێکی نیشتیمانی لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکاندا. پۆل بریمەر ئەماژەی بۆشدا زیادبوونی چالەکیەکانی ڕێکخراوی قاعیدە و گەشەکردنی یاخیبوون لە ناوچەکانی خۆرئاوای عێراق کاریگەری خراپی لەسەر سیاسەتەکانی مالیکی دروست کردووە. پاشنیۆڕۆی ئەمڕۆ پرۆسی دەرگایکردنی محەممەد مورسی سەرۆکی لە سەرکار لابرایی مسر و 14 تۆمەتباری تری سەر بە بزوتنەوەی ئیخوان مسلمینی ئەو وڵاتە دوور لە کامێرای دەستگاکانی ڕاگەاندن دەستی پێکرد. بەڵام بەهۆی ڕازینەبوونی مورسی بە لەبەرکردنی پۆشاکی تایبەت بە زیندانی پرۆسەکە دواخرا. لە بەرامبەریشدا هاوپەیمانی نیشتیمانی بۆ پشتگیریکردن لە شەرعیەت ئیدانەی پرۆسی دەرگایکردنەکەی کردو بە ناشەرعی و نایاسایی وەسپی کردو لە ئەنگرانی مورسیش خۆپشاندانیان لە بەردەم تەلاری دادگای پێداچوونەوەی قاهیرە دژ بە پرۆسەکە ئەنجامدا. ڕابری باڵای کۆماری ئیسلامی ئێران جەختی کرد کە ئەگەرچی لەبارەی دانوستانەکانەوە گەشتبین نییە، بەڵام پشتگیری لە تیمی دانوستکارە ئێرانەکان دەکات سەبارەت بە دۆسەی ئەتۆمی. عەلی خامێنی لە وتەیەکیدا ڕایگەیاند نابێت دانوستکارە ئێرانەکان بە لاوازی خۆیان پیشان بدەن چونکە ئەرکێکی قورس لە سەرشانیانە. وتیشی دانوستانکارەکان ڕۆڵەی شۆڕشی ئیسلامی ئێران و ئەگەر توانیان بگەنە ئەنجامێکی باش لەبارەی دۆسەی ئەتۆمی وڵاتەکەیانەوە ئەوە سوپاس بۆ خوددا، بەڵام ئەگەر شکستیان هێنا ئەوە ئیتر پێویستە پشت بە هێز و توانەکانی خۆمان ببەستین. شاد و بەختەوەربن.